سڵاو بینێرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵدەی مۆلاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. وەک ئاشکرایە هەفتەی ڕابردوو کۆمسیۆنی باڵای ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی سی نوێی بڵاو کردەوە. پارتی دیموکراتی کوردستان توانی بە بەدەستهێنانی 45 کورسی پەرلەمانی ببێ براوی یەکەم. پرسیارێک وڵاتیان دەیکەن بۆچی تاکو ئێستا پارتی توانیوێتی بەرگری لەمانەوەی خۆی بکات و لەوەش زیاتر کورسەکانی زیاد بکە. لە تەوەرێکی دیکەدا باس لە پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان دەکەم بە میوانداری بەڕێز دکتۆر عومەر ڕەنگێنەی مامۆستای زانکۆ. کاک دکتۆر بەخێربێیت. کاک دکتۆر وەک ئاشکرایە هەفتەی ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان بەپێی ئەنجامانی کە لەلایەن کۆمسیۆنی باڵای ڕاپرسی هەرێمی کوردستان بڵاوکرایەوە 45 کورسی پەرلەمانی بەدەستهێناوە. پرسیارێک بەردەوام تا ئێستا هاوڵاتی دەیکات ئەوەیە بۆچی پارتی دوای ئەم هەموو مێژووە توانیوێتی پارێزگایی لەمانەوەی خۆی بکە و بگرێت لەوە زیاتریش ڕێژەی کورسەکانی زیاد بکات. ئەمە بۆچی؟ بەڵێ پێشەکی سڵاو لە بینەرارتان لە هەر شوێنێکەن. لە ڕاستیە من پرسیارەکە حەزەکەم بە جۆرێکی کە بێت، چونکە پارتی ڕاستەوخۆ بەسراوە و یاوابەستەیە بە مێژووی گەلی کوردستان لە ماوەی تقریبەن نزیکەی سەدەیەکە لە 46ەوە کە دروست بووەوە پێش 46ش لە بیرمان نەچێ شۆڕشەکانی بەرزان لە ساڵی 1934 و دواتر لە چلەکانە ئەمانە هەمووی بە مێژووی پارتی دیموکراتی کوردستان حسێ بکرێت. ئەو ڕۆژانەی کە پارتی دروستە بێت لە کاتێکایە کە ئێمە دەزانین هەرێمی باشووری کوردستان بەسراوە بە عێراقەوە و دوای کۆمەڵێک پەیماننامەی نێودەوڵەتی کە سایکس بیکۆیە، دوای ئەوە سیڤەرە، دوای ئەوە لۆزانە، دوای ئەوە کۆمەڵک لەم بابەتانە قسە زۆر کراوە لەسەر باشووری کوردستان کە ئەو کات پێشتر ویلایەتی مووسڵان پێوت کە بڕیار وا بوو ویلایەتی مووسڵ سەربەخۆ بێ. بەڵام من لە مقابلەی تریشا باسم کردووە دۆزینەوەی نەوت لە کەرکووک یەکێک بوو لەو هۆکارە ئابوووریە گرنگانی کە ئینگلیزەکان بەریتانیایی گەورەی ئەو کات نەیهێشت کە کوردستان سەربەخۆ بێت، هۆکارەکەی نەوت بوو. کە تۆ باسی پارتی ئەەکەی ئەڵێ چۆن توانیوێتی ئاوها بمێنێتەوە دوای ئەم مێژووە؟ بەڵێ ئەم مێژووە خۆی گرنگە، مێژوو بۆ خۆی سەنگی تایبەتی هەیە، پارتی مێژووی هەیە، پارتی سەرکردایەتیی وەکو بارزانی نەمری هەبووە کە لە پارتیش گەورەتر بووە وەکو حیزب کاری کردووە بۆ سەربەخۆیی کوردستان و بۆ ئەوەی کوردستان بەرەو ئاراستەیەک بڕوا سەربەخۆ بێ، هیچ نەبێت لە هەنگاوی یەکەما کوردستانی باشوور. ئێمە دەزانین بارزانی لە سەردەمی خۆیان لە چلەکانە و لە دوای شۆڕشی مەهاباد و کۆماری مەهاباد کە ڕووخا زلهێزەکانی ئەم ناوچەیە کە ئێران و تورکیا و عێراق بوو بە هەمویان لە هەوڵی ئەوەدا بوون بارزانی لە ناوبەرن. لەبەرەوە مێژووی پارتی قورسایی زۆری هەیە. بەڵام بۆ ئێستا وا ماوەتەوە من پێم وایە هەندێک کەم کوڕیشە بێ لە پارتیە گینا دەبووایە من وا دەبینم دەبوو پارتی لەوەش زیاتری بێنایە، نەک ئەوەی احتیفاظ بۆکات دەبوو لەوە زیاتریش بێنێت. بەڵام دیارە ڕووداوەکان و ئەو موامەرانەی کە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان کراوە دروست دەبێت بۆ چاوەڕوانی ئەوەی دەکرد کە پارتی زیاتر بێنێت لە کاتێکدا ئێمە دەبابینی کۆمەڵێکی هێزی سیاسی گرێگان لەسەر لاوازبوونی پارتی و تەنانەت چوونە دەروی پارتی لە ساحەی سیاسی هەرێمی کوردستانیان دەکرد بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. بەڵام لە هەڵبژاردننی 30 ئەیلوڵ ڕێک ئەمە پێچوانە بووە. ئەم بۆچوونەی کە بەڕێزت هەیە بۆچوونێکی مەنتیقیە لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ ڕاستە موامەرەی گەورە هەبوو لەسەر پارتی و واویسرا بوو و ئەوەش کە لە ناوخۆ و لە دەرەوە لە ئەو نارانی پارتی و نارانی کورد نەکرد نارانی پارتی نارانی کورد پیان وابەستەکانی خۆیان یا ئەوانی کە دەستیان تێکەڵ کردووە لەگەڵ نارانی کووردا لە هەوڵی ئەوەدا بوون کە پارتی و بارزانی کاک مەسعود لە ساحەکەەوە دەربنرێت. بەڵام لێرە شتێکە یەکەمەکو مێژوو سەنگی خۆی هەیە، دووەمینیش ئمڕۆ دنیایەکی بچووکە وەک جاران نەماوە، خەڵکیش خوێندەوارە، وەعی سیاسی هەیە و وەعی نەتەوەیی هەیە. ڕاستە من ناڵێم تەئسیری نییە بڵین میدیای چاواشە یا هێزی چاواشە بە ناوی کوردایەتەوە، ئەمانە تەئسیری هەیە لەسەر خەڵک. بەڵام لەگەڵ ئەوەیشە خەڵکیش ئێزگار ئەوەندە ناهوشیار نییە تێنەگات کە
حیزبێکی گەورەی وەکو پارتی و سەرکردایەتێکی نەتەوە خوازی وەکو کاک مەسعود خەڵک دەزانێت ئەمە بوونی ئەم هێزە بوونی کاک مەسعود گرنگی خۆی هەیە بۆ مەژی کوردستان و بیزات بۆ مەژی کوردستانی ئەگەر سەرنجەکان تەواو چڕکەیتەوە لە یەک دوو خاڵا پێم بڵیت مەسەی داکۆکیکردنی پارتی لە پرسەنەتەوەیەکان بە درێژایی مێژووە بە ئێستایشەوە تا چەند لای تۆ هۆکارێکی گرنگە بۆ بەهێزبوونی پارتی بە تایبەتی لە هەڵبژاردننی ئەمجارەکە ئێمە بەدیمان کرد ئەمە دەکرێت بکرێتە یەکێک لە هۆکارە گرنگەکان لە پێشەوە دابنرێت بۆ بەهێزی پارتی حتما ئەوە یەکێکە لە پارتی وەکوتم بەوەی کە قیادەیەکی تۆکمەی هەیە سەرکردایەتێکی تۆکمەی هەیە و بەوەی کە وان ئاسراوە هەرگی لە ڕۆژی دامەزرانەوە تا ئمڕۆدا کوچکار بووە لە مافەنەتەوەکانی کورد ئەمە بۆ خۆی یەکێکە لە هۆکارەکان چونکە ئەوەی کە دەنگ ئەدا خەڵکە خەڵکیش تۆ ناتوانانی هەروە ئاسان نییە بواری نەتەوایەتی یا خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی نەتەوە خۆشەویستی خاک لە خەڵک بکەیتەوە چەند میدیایەک هەوڵی داوە ئەوانەی دەوروبەرمان ئەو هێزانەی دەوروبەرمان بە هەموو شێوەیە کار ئەکەن لە ڕێگەی تەبعاً دەسە ناو خۆیەکانەوە کار ئەکەن لەسەرەوەی کە ئەو هەستە لە خەڵکی کووردا دەربێن ئەمە هیچ کاریگەری نەبوو لەسەر لاوازکردنی ئەم هەستە نەتەوایەتی یانی ئەم هەوڵانی کە درا کاریگەری خۆی هەر هەوڵێک کە ئەدرێت کەمیا زۆر کاریگەری هەیە بەڵام ئێمە لەوەی کە کاتێک کەرکووک گیرا و یا بە موامرەیەکی گەورەی تەنانەت نێودەوڵەتی و دەستی ناوخۆی کە کەرکووک گیرە خەڵک بە چاوی خۆی بینی ئەوەی کە ئەوترا کەرکووک بۆ ئەوەی کەرکووک بپارێزرێ وا دەرنەچوو لە کەرکووکە تعریب بەردەوامە لە کەرکووکە تائیفیەت بەردەوامە و هەوڵی زیاد ئەدرێ کە کەرکووک ئەم جارێژ ناسنامەی نەتەوەیی و ناسنامەی خاچی کوردستانی لێ بکرێتەوە ئەمە بۆ خۆی کاریگەری زۆری هەیە لەسەر خەڵک چەند خراپ بوو ئەوەی کە بەرامبەر بە کەرکووک کرا بۆ کورد بوو باشووری کوردستان بەڵام لە هەندێک لایەنەوە ڕووی ڕاستەقینی هەندێک کەسی دەرخست کە ئەمانە لە خزمەتی نیشتیمانانین و ئەمانە لە خزمەتی خاکانین ئەمانە تەنها بەرژەوەندی مادی خۆیان بەرژەوەندی پۆستی خۆیان هیچیکیان مەبەست نییە لەسەر ئاسانی دەوڵەتەکە ئیش لەسەر ئەمە کرا بۆ نمونە کە فعلەن کە پارتی دەنگەکانی زیادی کردووە حتمما دەگەڕێتە بۆ ئەوەی کە داخۆکاری سەرەکی بووە لە مافەنەتەوەیەکانی گەلی کورد و بابەتی مەسلەیە کە باست کرد کە تعریبکردنی کەرکووک لەسەر ئاسانەتەوەیەکە چۆن باس کرا ینی لە ئێستادا کێفی پارتی لە ڕووی حیزبەوە چۆن دەیبینی تۆ من یعنی وەکوتم خەڵک ئێستا زۆر هۆشیارترە پارتی لەوانەیە کەم و کوڕی هەبێت لە هەندێک بوارە و هیچ حیزبێک و هیچ هێزێکی سیاسی بێکەم و کوڕی نییە و ڕەخنەشەیە لە پارتی بەڵام خاڵی بەهێزی پارتی ئەوەیە لەسەر ئاستی نەتەوەیی لەسەر ئاستی خاکی کوردستان لەسەر ئاستی جوگرافیای کوردستان پارتی تا ئێستا سازشی نەکردووە و هیوادارین بۆ پێ بمێنێتەوە سازش نەکات زۆر جار ئەمە لەسەر پارتی خۆی کەوتووە لە ڕووی مادیەوە و لە ڕووی ئەوەی کە دوشمنان ئەوەی بینیمان لە دوای 25 و ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستان هەموو هێزە ناوچەیەکان ئەوانەی کە نەیاری کوردن کە بەداخەوە هێزەکانی ئەم ناوچانە هەمووی لەسەر ئیش لەسەر قەزەی شۆڤێنیزمەکەن یعنی بەس نەتەوەی خۆیان یعنی ئانانەوەی حساب بۆ کوردکەن ئەو دەوڵەتانە زۆر بە ئاشکرا ئەمە تورکیا ئەمە ئێرانە بە هیچ شێوەیەک نایانەوێ ئەگەر ئاعترافێکی کەمیشکەن بە کورد بەڵام مافە کللتوریەکانیان پێ نادەن بێجگە لە مافە سیاسیەکان کە ئەوە هەر هیچ و مافە نەتەوایەتەکان تەنانەت مافی کولتوری و قسەکردنیشان پێنادەن مافی خوێندنیان پێنادەن ئەمانە لەگەڵ چەند دەستێکی ناوچی لە هەرێمی کوردستان دەستیان تێکەڵ کرد و بە مەبەستی ئەوەی کە ئەم هەرێمەش وەکو خۆی نەمێنێ و بیزات ئەمانە هەمووی باش دەزانن ئەوەی کە هەرێم ئەپارێزێ کە ئەم خاکەی کوردستان ئەپارێزیێ هێزێکە ناوی پارتیە بە سەرۆکایەتی کەسێک کە ئەزمون و سنگ و قورسایی و مێژووی هەیە بۆیە کە یعنی من پێم وایە ئەم دەنگانەی ئەم جارە هەموو هی پارتیەکان نییە بە حەقە دێڵێ ئەم دەنگی ئەم جارەکە بە پارتی هی خەڵکانێکە کە وڵاتی خۆیان خۆشەوێ بەڵام ئەمە نابێ پارتی لێرە ڕابۆسێ ئەبێ هەمیشە میدیایەکی زۆر شەفافی هەبێ و میدیایەکی
جوانی هەبێت کە دیسانەوە بە خەڵک بڵێ پارتی پارێزەری کەواتە مافە پێ نەتەوایەتەکان. دوایە لە قۆناغی دوای ڕاگەاندنی ئەنجامەکان بۆی کە پارتی تا ئێستا براوی یەکەمە ئەرکی پارتی قورسر دەبێت لە جاران و دەبێت پارتی بە دیاریکراوی چی بکە بۆ ئەوەی کە تەواوی ئەو کەم و کورتیانەی کە لە ڕووی سیاسیەوە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان باسی بە تایبەتی کەرکووک بۆ ئەوەی ئەو بارەدارە ڕاستکاتەوە پێویستە پارتی لەکەوە دەست پێ بکات. پارتی ئەرچی هەر قرس بووە و زیاتریش قورسە بێ. باشە من پێم وایە یعنی سەرکردایەتی پارتی و حیزبی پارتی دیموکراتی کوردستان ئەبێ بە بەردەوام بە خۆیدا بچێتەوە چی باشە ئەبێ جارێکش هەر خۆی بە خاوەنی کوردستان و خاچی کوردستان بزانێ لەو ڕۆوە کە ئەبێ بەرگری لە مافەکانی خەڵک بکە ئەبێ کەسایەتیی وەکو کاک مەسعود لە جغزی پچووکی پارتی بوون دەرچێت وەکو بارزانی نەمر کە خۆی بە خاوەنی هەموو تاکێکی خەڵکی کوردستان بە ینی کاڵم خاوەن مەبەستم پێ پاراستنی مافەکانێتی ینی خاوەندارێتی لەو ڕۆوە. ئێستا بۆ پارتی و بۆ جەنابی کاک مەسعود زۆر گرنگە جارێککە وردەکاری ئەوە بکەن کە بە زۆر بە ڕوونی لە ڕێگەی میدیاکانەوە بە هەموو ئەو ڕێگانەی کە هەیە بە خەڵک بڵێ کە پارتی بۆ ئەوە دروست بووە لە خزمەتی تاچی کوردابێ یەک تاچی کورد لە مناڵێکەوە تاپیرێک لە ئافرەتێکەوە لە گەنجێکەوە ئەبێ پارتی بە خەڵک بڵێ ئێمە بۆ ئەوە دروست نەبووین پۆست و پارە و ئەمە ئێمە بۆ ئەوە دروست بووین لۆکو هەروایش دروست بووە ئەبێ ئەم جارە زۆر بە جەخت ئیسپاتی ئەوە بکە کە پارتی فعلەن بۆ ئەوە دروست بوو هەروایشە لە خزمەتی خەڵکی کوردستانە. ئەگەر پارتی بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا لە خزمەتی خەڵکان نەبوو بێت ئانی دەیتوانی ئێستا بەم ڕێژە کورسیە زۆرە لە پێشەوەی لایەنەکانی دیکەوە بێت ئەمە بۆ خۆی نایسەلمێنێت کە پارتی بڵێ بە درێژای مێژوو خزمەتکاری گەلەکەی خۆی بووە و لە ئێستاش بەدواوە دەبێت زیاترم خزمەتە بکات. پارتی فعلەن ئێمە ناتوانین بڵین لە خزمەتی خەڵکانە بووە لە پارتی لە خزمەتی خەڵکا بووە بەڵام لە بەکات و بە هین بەرزونزمی هەیە لە ئاسی ئەو خزمەتە. بۆ نمونە ئێمە لەم دەڤەرە کە پارتی کەمتر لێرە دەسەڵاتی هەیە هەر بڵێن نیەتی ئەم جارە ئەبێ پارتی هەوڵی ئەوە بدا لێرەش خزمەت بکە ممکنە لە هەولێر کردوێتی بەڵام من شارەکەی خۆم خۆشترەوە بووە نمونە حەزەکەم لای من بیکە حەزەکەم لە سلێمانی بیکە لە پێنجێن بیکە لە شارباژێر بیکە لە هەڵەبجە بیکە لە گەرمیان بیکە لە چەمچەماڵ بیکە. بەڕانیکە لە ماوەی ڕابردوودام خزمەتە نەیتوانێت بیکە بە دیاریکراوی لەم ناوچەیە ڕێگریەکان چی بوون هۆکارەکان چی بوون؟ طبعا ڕێگەرەکان ئەو دابەشبوونەیە ئەو قۆرەخکاریەیە کە یەک کەسانێکە ئەڵێ ئەمە عیبی منە و تۆ بۆت نییە بیت ئێرە بەڵام ئێمە ئەم 27 ساڵە ئیتر بێت تێپەڕێنین ئەم 27 ساڵی ڕابردووە ئەو دابشکاریە کە ئەوە دێگەڵەیە و ئیتر ئەوە سنووری ئەو لایە و لێرەوە سنووری ئەم لایە و تۆ بۆت نییە و چونکە ئێمە ئەگەر ئەمانەوەی حکوومەتێکمان هەبێ ناوێ حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەبێ ئەم حکوومەتە سنووری نەبێ زاخۆ و خانەقین و بەداخەوە کە خانەقینیان لە دەست دەرهێنین پێنجێن وەکو یەک سیر بکە ئەمەش بە چی ئەبێ ئەمەش ئەو بێ کە ئێمە بێ حکوومەتێکمان هەبێ حکوومەتێکی سیستەماتیک حکوومەتێک کە حکوومەتی ئەوەندە مەسەلەن ڕئیسی حکوومەت ئەوەندە حیزبی بێ کە تا ئەبێ بە ڕئیسی حکوومەت کە بوو بە ڕئیسی حکوومەت پێنجێنیەک لەگەڵ زاخۆیەک جیاوازی نەکە خزمەت چۆن بە پێنجێن بە زاخۆەکە بە دهۆکەکە ئاوا ئەبێ خزمەت بۆ زاخۆشکردنی قسەکانی بەڕێزم دێمە سەرەوەی دوین بەرنامەکە کە مەسەلەی پێکردنی حکوومەتە ئێستا بەپێی دوایین لێدوانی بەرپرسانی پارتی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو شاندێک سەردانی لایەنەکان دەکات بۆ تاوتوێکردنی چۆنەتی پێکردنی ئەم حکوومەتەی ئێستا دەبێ حکوومەتی داهاتوو لەسەر چی بنەمایەک بێوەک مامۆسای گزانکۆ ئەو خاڵە گرنگانە چییە کە دەبێ ئەم لایەنانە ڕەچاوی بکەن لە سەروبەندی پێکردنی ئەم حکوومەتەدا. یعنی حکوومەت خۆی ئەسڵ وایە دەبێ حکوومەت لەسەر ئەساسی خزمەت بە هاونیشتیمانیانی بێ جیاوازی نەکرێت لە نێوانی دەڤەرێک بۆ دەڤەریکە ئەبێ ئەم جارە پارتی کە دیارە هەر لە ئێستەوە کە حکوومەت ئەو پێچی دەهێنێت و ئەوە لەگەڵ لایەنەکانی کە ئەبێ بەرنامەیەکی زۆر ڕوونی هەبێت باشە بەرنامەیەکی زۆر ڕوونی هەبێ بۆ حکومداری ئەم جارە ئەبێ بەڕاستی ئیتر ئەو 27 ساڵی پێشوو وەلا بنرێ و ببێ بە مێژوو ئەمەش بەچی ئەبێت چونکە بەڕاستی زۆر ئەو کاتە شەرمە بێ ئەوەتە لە بەغات چەندین حکوومەت گۆڕا و ئێستا کابرایە کاتوە عادل عەبدولمەهدی وەکو حیزبێکی ئەوتۆی لە پشت نییە زۆر هینە بێ بۆ ئێمە ئەم دوو ئیدارەیە کە ئەگەر
تۆزێک کاڵ بێتەوە بەڵام ئێستا بنەماکانی زۆر زۆر ماوە ئەبێ حکوومەتێک بێ ئیشکا لەسەر ئەوەی کەسانی شایستە لە شوێنە شایستەکانەدانێ مەرج نییە حیزبی بێ ئەبێ ئیشی ئەوە بکرێت کە ئیتر دوو ئیدارەیی کۆتایی پێبێت کە پێشم وانێ بە ئاسانی ئەوە کرێ بەڵام هیچ نەبێ ئەبێ بەرنامەی حکوومەت بەرنمەیەکی ڕوون بێت بە هەموو لایەنەکانی ڕابگەیەنێ بڵێ ئێمە ئەمانەوەی لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئەم هەنگاوانە بنین ئیتر من ناڵم باشان جێبەجێبوونی ئەم بەرنامەی کاگتۆر تەنها بەلایەنێک دەکرێت یاخود بۆ نمونە کە بۆ حکوومەتی ئێرم دەڵێمە بەرنمەکەمە بۆ 4 ساڵی داهاتوو ئەگەر لایەنێک ئیرادی ئەوەی نەبێت کە بۆ نمونە بەشدار بێنن حکوومەتێشدا و دوجار ئیرادی ئەوەی نەبێت کە بنەماکانی ئەم حکوومەتە جێبەجێ بکات ئای دواتر تاوانی بۆ نمونە سەرکردایەتی حکوومەت چییە و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەوترێت کە لە ئێستادا یەکێک لە هەڵەکانی ڕابردوو کە کردوێتی پێکردنی حکوومەتی زۆری نەبووە لە ئێستادا دەبێت پێم بڵێت یعنی پێکردنی حکوومەتی زۆرینە بنەمایەکی باشە بۆ ئەم جارە یاخود نەخێر ئەزمونێکی خراپ و دەبێت دووارە نەکرێتەوە حکوومەتی ئەوەی کە چەند حیزبێک تەرزیە یا ڕازیکردنی چەند حیزبێک بەس بۆ ئەوە بێنە حکوومەت بەڕاستی ئەوە تەجربەیەکی فاشل بوو بۆ نمونە هێزێکی وەکو گۆڕان هاتە ناو حکوومەت و دوایی پابند نەبوو ئەو کێشانەی کە لێکەوتەوان ئێستا من ئەوەی کەی بینم دوو هێز هەیە کە براون براوەی یەکەم و دووەم و دووهەمن کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پلەی یەکەمیش پارتی دیموکراتی کوردستانە من ئەزانم کە زۆر قورسە ئەوەی ئێمە حکوومەتێکی سیستماتیک یا بڵێن حکوومەتێکی وا پێک بێنین کە ئەم جیاوازیە نەمێنێ ئەم لاو ئەم بەر و ئەو بەر نەمێنێ بەڵام ئەکرێ چەند کۆتێک پشکێت ئەو کۆتانە کۆتەکان کۆت و بەندەکان زۆرن کەوای کردووە ئێمە گەورەترین ڕەخنەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێگری ئێمە خۆمان دەیگرین وەکو ڕۆشنبیر وەکو مامۆستا وەکو هەر وەکو ئینسان و هاوڵاتی کورد کە هەمومان گلەی ئەومان هەیە ئێمە دوو زۆنمان هەیە لەم زۆنە ئەوەی لایەنگری تۆزێک بۆنی لایەنگری ئەو لای لێبێ ئەگەر شێر بەگوێ بگرێ حسابی بۆ ناکرێت یعنی حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی حیزب نەبێ بەڕاستی ئەمە بەچی دەکرێت بۆ ئەم ڕوئیا و سەرنجەی کە بەڕێزت بۆ ئەوەی کە ئەم سنووربەندێت تێک بشکێندێت لە نێوان دێگەڵە و سنووری پارێز سلێمانیدا ینی ئەمە بەچی دەکرێت ئەمە بەم حاڵەوە کە ئێستا ئێمە دەبینین لە پەرلەمانی بەغدا جۆرێک لە ناکۆکی هەیە لەسەر پۆستە وەزاریەکان یعنی چاوەڕوانی ئەوە دەکرێت حکوومەتی ئەم جارە بە هەموو پێدرا و ئاماژەکان حکوومەتێکی جیاواز بێت لە داهاتوو واللهی یعنی ناکرێ ئەیخۆ ناکرێ ئێمە هەروە بمێنینەوە هەتایە یعنی ئەتوانرێ ئەمە لە ڕێگەی مفاوەزاتەوە من پێم وایە لە ناو یەکێتی نیشتیمانیشا و لە ناو پارتی دیموکراتی کوردستانیشا کەسانی باشن کەسانێکن حەزەکەن خزمەت بم وڵاتەکەن ئەمانە حیزبی ئەو خەڵکن جینا ئەو دەنگان ناهێنە هەردوو لا بەڕاستی ینی لێرە ئەبێ باز لە مشتەرەکات کرێ شتە هاو بەشەکان هەردوو ئەم دوو هێزە دابنیشن شتی هاوبەشیان زۆرە بابین لە شتە هاوبەشەکانەوە دەست پێ بکەین و بین بە خەڵکیش بڵێن ئایا خەڵک ئەمەی قبوڵە دوو ئیداری مەسن وەکو ڕاپرسی خەڵک ئەم سنوورە دەستکردە ئێمە بارودۆخی سیاسی ئێستا ئەمە دەخوازێت کە ئەمە ڕووبات دەبێ ئەوە بکەن ئەگەر ئەوە نەکەن خەڵک بەڕاستی تووشی بێ متمانەیی و تووشی وەرزبوو نەبێت من وەکو ڕۆشنبیرێک وەکو مامۆسایەکی زانکۆ ئەگەر ئەم حکوومەتی ئایندێش هەمان بە هەمان شێوازی حکوومەتی پێشوو بێ بەڕاستی ئیتر تووشی ناومێدی ئەبێ هەردوو لا ئیش لەسەر بکەن ئیتر خەڵک بەو ناومێدیە نەمێنێتەوە 27 ساڵ کەم نییە و ناکرێ یعنی تۆ ئەمە وەزیری ئێرە بێ و ئەوە وەزیری ئەولا بێ وەزیری بەڵام کاگ دکتۆر بۆ ئەمەی کە ئەمدا بەشکاریە گەر بیشتێت لە پێکردانی حکوومەت دوجار بۆ نمونە سەنگ و پێگەی کورسی پەرلەمانی یەکلای ناکاتەوە بۆ نمونە بەپێ ئەو ئێستحقاقی کە هەر لایەنێکێتی ئەمە پشتێکی لە حکوومەتی داهاتوو و ئەگەر لایەنێک زۆرینەی کورسەکانی پەرلەمان بەرێت یاخود زۆربەی وەزیرەکان لە حیزبەکەی ئەو بن ئەمە هیچ عیبێکی سیاسی تێدایە زۆر ئاساییە کە حیزبێک زۆرینەی پەرلەمانی هەیە پشکی لە حکوومەتە وەکو وەزارەتەکان و پۆستە باڵاکان زیاد بێت بەڵام ئەم واقعی لە کوردستانە هەیە ئەوەیە کە ئێمە تا ئێستا هێزێکی
سەربازی کە پێمە پێڵین پێشمەرگە کە ئەو هێزە گەورەیە کە خزمەتی بە کورد و کوردستان کردووە تا ئێستا ئێمە هێزێکی سەربازی موحدمان نییە. ئەو هێزی پێشمەرگە دابەشە بەسەر حیزبا بەداخەوە حتا تەنانەت هێزی ئەمنی و ئاسایش کە ئێمە من خۆم چاویست یەکەیەکەی ئاسایشەکانی پارتی و یەکێتی کە ئەمە ناخۆشە بڵێم ئاسایشی کوردستان ماچەکەم بەڵام بەداخەوە بوون بە دوو هێزی ئاسایش لە کاتی پێویستە وەکو سیستەمی حکومڕانی کار ناکەن. ئێمە هەموو شتێکمان دابش کردووە و ئەمە بە کاک مەسعود بڵێ دەڵێ وایە بە کاک کۆسرت بڵێ دەڵێ وایە بەڵام ئەمانە ئەم قیادە باڵانە بە ئیتر کۆتایی بەمە بێنن ئەگەر کۆتایی بەمە نەهێنن من زۆر بەڕوونی ئەیڵێم هەمومان ناومێ دەبین بەرامبەر بە حکوومەتی کوردستان. چاوەڕوان دەکرێت بۆ منە ئەم جیاوازیانە کە ئەوەندە دۆخن کاڵکورێتەوە بەتایبەتی ئێمە هەندێک لانی سیاسی منێت تاکو ئێستا نەتائیجی هەڵبژاردنەکان ڕەتدەکاتەوە. پێت وایە هەنگاوەکانی پێکەنانی حکوومەتی داهاتووی هەرێم قورس دەبنیان بە ئاسانی بەڕێوە پێ بڵم ئەوانەی کە ڕەتی ئەەکەنەوە دیارە چەند هێزێکی دیاری کراون مافی خۆشیانە ڕەتی بکەنەوە لە پرۆسی دیموکراتی ئەم شتانە هەیە ئەمە کێشە نییە. کێشەکە ئەوە دروستی نەکردووە کە ئەوانە پرۆسی سیاسی پرۆسی هەڵبژاردن ڕەتەکەنەوە. کێشەکە ئەمە دروستی کردووە کە ئەوەی کە هێزی سەربازی و ئاسایشە ئەوەی کە چەک بەدەستە لە بینی دوو هێزە گەورەکە دابش بووە. ئەگەر ئەم دوو هێزە گەورە بتوانن بگەنە یەک بە مەراحیل پێشتر دەستی پێکرا بوو پێشەوەی مامجەلال نەخۆش بکەوێ و دوایی وفات بکە دەست پێکرا بوو ئەو هێزی پێشمەرگە بە خەتەوات بێت بەیەک و هێزی ئاسایش بێ بەیەک و بەڵام نەکرا لەبەر یەکێک پێم وایە هۆکارەکان نەخۆشکەوتنی خودی مامجەلال بوو دواییش وفاتی ئەو پیاوە بوو بەڵام ئەبێ ئەمە دەست پێ بکرێتەوە بە هەنگاو هێزی پێشمەرگە جارێک کە یەک بخرێتەوە و هێزەکانی ئاسایش و هەموو ئەوەی هێزە ئیدارەکان یەک بخرێتەوە. من پێم وایە چەند پرۆژەیەک لە هەڵەبجە هەبوو بە ناو نازانم کاتی خۆی ئەو کات سەرۆکی شێرێم کاک مەسعود بڕیاری لێدا بوو کاک نەچیر بڕیاری لێ بە پارێزگابوونی شارەکە بوو. لێرە هەوڵە درا ئەوانە نەکرێ بوو ئەوەی نەکە خەڵک وا بزانن پارتی شتێکی چاکی کردووە. من بەڕوونی قساکەم ئەگەر وا بڕوات بەڕاستی ئێمە کورد باشە کاک زۆر ینی دوجارە هەموو ئەمانی کە باسی دەکەی ئەگەر پرۆژێک لە ناوچەیەک جێبەجێ دەکرێت و لە ناوچەیەکی دیکە دەبێت هەمان پرۆژە ئەنجام بدێت ئەمە هەموو بە ڕێژەی کورسەکانی پەرلەمان یەکلا ناکرێتەوە بۆ پرۆژانی کە دەجێتە پەرلەمان و دوجار بە دەنگی زۆرینە تێدەپەڕێدانی ئەگەر ئێمە حکوومەتێکی ڕاست و ڕەوانمان هەبێ دەکرێت مەسەلەن هەڵەبجە منکوب بووە گەرمیان منکوب بووە شتێکی زیاتر بکرێ بۆ ئەوێ مەرجە بۆ دۆک بکرێ ئەو پارە و بودجەیەکەیەتی پارەی خەڵکی هەموو کرد جاری وایە ئەو لەویات هەیە وا پێویستەکان لەوێ ئەوە بکرێ ممکنە لە زاخۆ نەکرێت. ئەمانە هیچی کێشە نییە لە حکومڕانیە کێشە لە حکومڕانی ئەوەیە تۆ زۆنجیا بکەیتەوە تۆ ئێمە کرا کوردستان کراوە بە 4 پارچە ئێمە بیکەین بەش 5 و 6 پارچە کێشەکە لەوەیە خۆی دەبێنیتەوە. تا ئێستا مەترسێمەوە ینی ئەمدا بەشکاری زۆریش مەترسیماوە چونکە مادام هۆکارەکان چین بۆ ئەوەی کە تاکو ئێستا دوای ئەوەندە 27 ساڵ لە حکومڕانی تا ئێستا ئێمە مەترسیەوەمان نەبێت کە سنووربەندی بێ لەنەوە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە. هۆکارەکان دیارە هۆکارەکان هێزگەلێک دەیەوێت قۆرخی دەسەڵات بۆ خۆی بێ خۆی پارە و مادە و ئەمانە بۆ خۆی بێ من نامێ بڕۆمە باشەکەواتە کاک من نامەوێت ینی دەمێک بم بۆ دروستکردنی کێشە دەمەوێت قسەکانم لەسەر ئەوە بێ کە ئیتر من نامەوێت جیاوازی بکەم لەگەڵ لە مرۆڤێکی یەکێتی یا مرۆڤێکی پارتی یا مرۆڤێکی ئیسلامی پێم وایەوانە هەمومان هاوڵاتی ئەم وڵاتن هەمومان مافمان هەیە بەسەر ئەرکمان هەیە و مافمان هەیە بەسەر حکوومەت هێرێمەوە کە لە بواری جاجا و هەرکەس بە قەدەر خۆی خزمەت کرێ من نامەوێت برین بکولێنمەوە چونکە برین کولانەوە هیچی لێسەوز نابێ و پێم وایە لە هەردوو لاش خەڵکی باش هەیە و هەردوو لا بێ هەوڵی ئەون ئەگەر ئەمە نەکەین چی ئەوێ ئەم پرسیار ئەوەیە ئەگەر ئێمە ئەوە نەکەین بینیمان چونکە ئەوەمان نەکرد لە دوای ڕیفراندیۆم چیان بۆ دروستکردن ئێمە نەیاری زۆر گەورەمان هەیە ئەم دوو دەوڵەتەی دراوسەی ئێمە کە 3 دەوڵەت 4 دەوڵەت دشن بەڵام دوو دەوڵەتیان کە زۆر دیارن
بە حەزەکەم هەموو تاکێکی کورد باش بزانێت پێمان ڕوا نبینێن شتێک ناوێک هەیە بە ناوی فیدرالی جناخۆ ئێستا عێراقی فیدرالی ئێمە هەر ئێمەی کورد دەڵێن فیدرالی بەڕاستی ئەو هێزانەی کە لە بەغان کە زوربیان هێزی تایفی و مەزهەبی و تونڕەون تا ڕادەیەک تونڕەون ئەوان ئەوەشمان پێڕەوا نبینن و زۆر کەم وەزیرێکی عێراقی یا بە مەسئولێکی پایەبەرزی عێراقی یا سەرۆک حیزبێکی عێراقی بڵێ عێراق الفیدرالی هەڵێ العێراق ئەگەر خێرمان پێ بکەن بڵێن ئەقلیم کوردستان هەرڵێن شمال العێراق ئێمە ئەگەر خۆمان لەناو خۆمانە بینایەکی چاک نەکەین یعنی تۆ خانوویەک دەکەیت ئەبێ ئەم خانووی کە هەتا نابێت کون و کەلەبەری تیاابێ ئێستا بەرەوزستانە ڕۆی ڕەشەبا خۆی پیاکە باران و تەرزە خۆی ئێمە ئەم خانووی خۆمان پارتی و یەکێتی و ئیسلامی و هەموو یەکێک لە ئێمە ئەم خانۆهی هەمومانە ئەبێ خۆمان ئەوە نەکەین با پێت بڵم چی ڕوئەدا ئەو نارانرانەی ئێمە ئەوە بوو بینیمان لە سا پنجاوێکی خاچی ئێمەیان لە دەست دەرهێنان زۆر بەداخەوە چێ بوو چی نەبوو گرنگ نییە گرنگ ئەوەیە ئەوان توانیان درز خەنە نێوانی ئێمە چونکە درزەکە خۆی هەبوو درزەکان گەورە کرد ئەگەر وانەکەین بڕواتان هەبێ پیلانی گەورەتر بەڕێوەیە و بۆشمان ئەکەن چونکە ئەو کاتش پیلانەکە وەکو چۆن ئەوەی حەڤەی ئۆکتۆبەر کراوتیان ئەمریکەکان وتیان بەشێک لە خۆیان ئێمە خەتای ئێمە نەبوو ئێمە هیچ چینێکمان نەبووە لەسەرەوە ڕاستە تەئیدمان نەکردووە بەڵام بەشێک لە هێزەکانی خۆیان ئەوەیان کرد دواییش تاوانەکە پلانجێڕەکە دەخەنەوە ئەستۆی خۆمان جا ئەم خۆمانە چێ مشکلە نییە مهمەوەی کووردە هێزێکی کوردیە ناوی لە ناو یا بەشێکە لە هێزیەکی کوردی دوایی پەنگەکەشمان پێن پلانەکەش دەکرێ دوایش خۆشمان تاوانباری بەڵام ڕەنگە کاکتۆر گلەی بەشێک لە هێز و لایەنە سیاسەکانی دیکە ئەوە بێت بە تایبەتی لە یەکێتی و پارتی بە درێژەی ماوەکانی ڕابردووەوە بێت کە ئەوە لە ناوخۆدا ینی دەورێکی باشە نەبینەوە لە تەعاملکردن لەگەڵ لایەنانەدا بە تایبەتێکە لەو سەرنجانەی کە بۆ نمونە تاکو ئێستا لەسەر نەتیجەی هەڵبژاردنەکان تەزویرێکی زۆر کراوە بەڵام یەکلا نەکراونەتەوە ئەوانش بۆیە بەم نەسعا بەم ڕوئایە ئیش دەکەن لە ناوخۆدا ینی ئەمە دەکات ئەوەی ئێمە ئەگەر کێشێکمان لە ناوخۆدا هەبێت تەحویلکەینە سەر پرسەنەتەوەیەکان و بۆ دنیای دەرەوەی بگوازینەوە لە ڕاستیە حکووتم کەم و کوڕی هەیە خۆی کەم و کوڕەکان کەم تا زۆر پارتیش لێ بەرپرسیارەوە یەکێتیش لێ هەردوو لا لێی بەرپرسیارن و ئەوەی کە لە هەڵبژاردنەکان ناکراوە ئێمە هەڵبژاردننی عێراق بە تایبەتی زۆر بە ئاشکرا تەزویری تیا بوو کە هەموو تاکێشی کورد لە ئاستی خۆیەوە هەست بەوە ئەکات ئەمی کەژ ڕم بێ بەشی خۆی تەزویر تاوێ نازانین چۆنە لە پرسەکانین بەڵام ئەم لایەنانەی کێکی ئێستا گلەیان هەیە بەڕاستی هەندێک گلەکانیان بەجێە و پێویستەش مەرج نییە لە دەسەڵاتا بێ من ئەڵێم کە حکوومەت بێ ئەو حکوومەتی کە پێگێت ئەبێ حکوومەتی گۆڕانش بێت ینی با گۆڕان لە حکوومەتانە بێ ئەبێ مافی خۆی هەبێ لە وڵاتەیە وەکو حیزب وەکو تاکەکانی گۆڕان با ئیسلامیەکان بە هەمان شێوە ئێمە کە باسی حکوومەتەکەین حکوومەت و مافی هاوڵاتی بوون و مافی حیزبی بوون ئەمانە مافی گشتیە ئەبێ حکوومەت ئیش لەسەر ئەمانەکە لەوانەیە کەم و کورتی هەبێ بەڵام ئەمە جیاوازە بەڵام گواستنەوەی ئەمە بۆ دەرەوە ئەمە کێشەی گەورەمان بۆ دروستەکە چونکە ئێمە تا ئێستا وەکو حکوومەت لە ڕووی پەیوەندیەوە یاسایەکمان نییە جارێک کێشەی کورد لە باشوور کێشەی هەرە گەورە ئەوەی ئێمە تا ئێستا دەستورمان نییە دەستور لەژێر تشکی یاسا لەژێر تشکی دەستورا دروستەکەی و یاساگەلێکمان نییە پێیان بڵێت تۆ وەکو حیزب تا ئەویا بۆ تەیە پەیوەندی بە دەرەوە بکەیت وەکو تاک مەسەڵەن منی تاک ئەڕۆم ئەچم لە ئێران ئەبم بە ئیطلاعات ئەچم لە تورکیا ئەبم بە میت پێم وانە یاسایەکمان هەبێت لەسەر ئەمە بتوانێت محاسبەمان کات باش ئەگەر تاک هیچ نییە تاگە بێت بەڵام ئەیگەر حیزبێک دەستی تێکڵاو کرد لەگەڵ نەیارێکە ئەمە تا ئێستا ئێمە یاسای ڕوونمان نییە لەو بابەتە چونکە ئەگەر حیزبێک ئەگەر سەرۆک حیزبێک دەستی تێکڵاو کرد لەگەڵ نەیارێکە ئەگەر یاسات هەبوو فەرقی کەسێکی پارتی بێ یا کەسێکی یەکێتی بێ یا ئیسلامی بێ یا گۆڕان بێ ئەبێ لەسەرەوەی محاسبە بکرێت
ئێمە ئێستا وەکو دەوڵەت لە ماوەی ئەم 27 ساڵەیە لە ڕووی یاساییەوە نەقسی زۆرمان هەیە، لە ڕووی دەستوریەوە ئێمە دەستورمان نییە بەداخەوە. ئەو دەستورەی کە ئامادەکرا من ناڵم ئەو دەستورە بێکەم و کورتی بۆ کەمی، بەڵام ئەوەشمان هەر هەبوایە باشترە. ئەو دەستورە کتاب المقدس نییە، لە لای خواوە نهاتووە. لەو هینە کابینە پەرلەمانیەی یەکەما کە ئەو دەستورە نووسراوە با ئەوە هین بکرایە، پێم وابێ هاتە سەرەوەشی کە پسند کرێ، بەڵێ ئەزانم با ببوایە بە دەستور لە هەڵبژاردنێکی داهاتووە هینی تیاکرا، جاریش کە پێداچوونەوەی پێ ئەکرا، هەندێک بەند ممکنە کەم و کوڕی هەبێت چا ئەکرا، بەس ئەوەی کە نیان هێش ئێمە دەستورێکمان هەبێ ئەوە خۆی کلێنێکی زۆر گەورەیە لە پرۆسەی یاسایی کوردستانە. بەڵام دیسانەوە زۆر گرنگە ئەگەر ئێمە وەکو حیزبی سیاسی، وەکو حکوومەت، وەکو تاک ئەمانەوێ هەرێمی کوردستان بەرقەرار بێ و هەرێمی کوردستان هەرێمێک بێت پڕ ئاسایش و پڕخۆشی و خۆشگوزەرانی بێ، دەبێ ئەمانە هەمووی ڕەچاو بکرێ، ڕووی یاسایی، ڕووی دەستوری و مافی هاوڵاتی بوون و مافی تاک هەمووی ڕەچاو بکرێ. ئێستا بەشێک لە هێزە سیاسەکان بە تایبەتی یەکگرتو و معارەزبوونی خۆی ڕاگەاندووە، گۆڕان و کۆمەڵ هێشتا ئەگلا نەبوونەتەوە. بوونی معارەزەیەکی تەندروست لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە بۆ باشترکردنی ئەدای حکوومەت. لە کاتێکدا ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوو هەردوو ئەزمونەکە تاقی کراوەتەوە. پێت وایە ئەزمموی ئەمجاری ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا ئەزمونێکی جیاوازە بێت لە ڕابردوو؟ طبعا وەکوتم بوونی ئۆپۆزیسیۆن زۆر گرنگە، چونکە ئۆپۆزیسیۆن لە حەقەتە بۆ خۆی خزمەت بە خەڵکەکە، بڕیارێک کە لە خزمەتی خەڵکانیە ئەو دەیخاتە پێشچاو و ڕوونی ئەکاتەوە و قسەی لەسەر ئەکا و معارەزە ئەکا و بڕیارێک کە پێویستە ببێ لە خزمەتی خەڵکە لە پەرلەمان یاسایەک بەندێکی یاسایی دیسان داکۆچی لێ ئەکا بۆ خەڵک. گرنگە ئۆپۆزیسیۆن بوون یعنی حاڵەتێکی نەک هەر تەندروستە، زۆر پێویستە. ئەو دەورەی کە معارەزە لە ماوەی ڕابردوو تا بینیوێتی دەورێکی باش بۆ یاخود خراپ؟ ئێمە هیچ شتێک لە دنیای بە مطلقی نییە بڵێ ئەوە خراپە ئەوە 100% بەگشتی یعنی شتی باشیان هەبووە، بەڵام بەداخەوە ئەوان نیانتوانیوە ڕەچاوی هەندێک ظروفی کوردستان بکەن. لە وەکو ئۆپۆزیسیۆنی سویسرایانەم سایاکوێ وڵاتێک کە تەمەنێکی دوور و درێژی هەیە لە دیموکراتی و لە مێژووە وا تەسەڕوفیان کردو، بەڵام ئێمە لێرە ظروفمان زۆر جیاوازە. ئێمە وەکووتم دەرودراوسێکمان هەیە کە هەرگیز خێری ئێمەیان ناوێت، تەنها ئەوەندە خێری ئێمەیانەوێ کە کاڵاکانی خۆیان کە اقتصادی خۆیان بە وڵاتەکەی ئێمە ببوژێننەوە، وئیلا لەکوێیە دەرفەتیان هەبێ کە ئەم هەرێمە نەمێنێ کە خەڵکی کوردستان جارێکیکە تووشی نەهامەتی بێتەوە ئەوان تەخسیری ناکەن، لەبەرەوە کە تۆ معارەزە ئەەکەی ئەبێ ئەو معارەزە زۆر زیرە کووریا بێ، نەبێ بە دەستکێشی بێگانە، جاری وایە خۆی نایەوێ ببێ، بەڵام کردارێک کە ئەیکا بەچی ئەشکێتەوە بەوە ئەشکێتەوە کە دوشمنان یان نارانی میلەتی کورد ئیسفادی لێ. وەک کۆتا پرسیار دەمێت لە ماوەی خولەکدا پێم بڵێیت بۆچی کاتێک ینی گوێبیستیەوە دەبینین کە هێزێک دەبێت بە معارەزە ڕێک بیرمان بۆ دەچێت کە ئەمە بۆ دژاتیکردنی حکوومەتە و بۆ بەرپەشدانەوەی پرۆژەکانی حکوومەتدا و بۆ جۆرێک لە فەوزا دروستکردنە لە ناو دۆخی سیاسی هەرێمدا. ینی ئەم ڕوویایە بۆ دەبینێت لە کاتێکدا لە تەواوی دنیا معارەزە دەورێکی باشی بینیوە لەسەر ئەدای حکوومەت و توانیوێتی حکوومەت بە ئاقارێکی باشتر ببات. یەکەم ئێمە ئەزمونمان نییە لە پرۆسی دیموکراتی و لە پرۆسی حکومڕانیشانیمانە، ئەوە بزانە جینا معارەزە چی دەڵێ با بڵێ، چونکە ئێمە شتێک هەیە کە کارمان لەسەر نەکردو هوشیاری تاکە. ئەگەر هوشیاری تاکە بێ معارەزە ئۆپۆزیسیۆن دژایەتی بڕیارێکەکە خەڵک دەزانێت ئەو بڕیارە چاکە لەو کاتێک ئۆپۆزیسیۆن خۆی زەرەر دەکات. ئەگەر بڕیارێک ئۆپۆزیسیۆن جەختەکە ببێت حکوومەت نایکە خەڵک وشیار بێت دەزانێت
ئۆپۆزیسیۆن ڕاز دەکات لەو کاتە ئۆپۆزیسیۆن کێرفی بەرز دەبێتەوە لە هەڵبژاردننی ئایندە سەوتەکانی زیایەکە زۆر ئاساییە. هەرچەند وتم دوا پرسیارە بەڵام ئەم هۆشیارەیە چۆن دروست دەکرێت لای تاکی کوردی ئەمایان بەچی دەکرێت؟ ئەم هۆشیاریەش بەوە دەکرێت یەکەم ئێمە لە ڕێگەی پرۆسی خوێندنەوە خەڵک فێری ئەوە بکەین هەر لە حەزانەکان و باخچەی ساوایانەوە و لە ڕێگەی میدیاوە بێ و لە ڕێگەی کۆڕ و کۆبوونە و زانکۆکان و ئەمانەوە ئێمە ئەتوانین خەڵک وشارکەینەوە بە ئاراستەی ئەوەی کە ئێمە نەتەوەیەکی جیاوازین و ئەم نەتەوە ئەمە مافەکانێتی ئەمە جوغرافیەکەیەتی ئەوە سنوورەکانێتی و معارەزە و حیزب و سیاسەتیش هەمووی لە خزمەتی ئەبێت تاکابێ لە خزمەتی خەڵکابێ ئەوەی ئەو حیزبەی لە حکوومەتایە و ئەو حیزبەی لە دەرەوەی حکوومەتە ئەمانە هەدەف نابێ هەدەف بن ئەبانە دەبێ وەسیلە بن بۆ گەیشتن بە ئامانجەکە چیە؟ ئامانجەکە خۆشگوزەرانی و ژیانی خۆشە بۆ هاوڵاتیان و پاراستنی مافە نەتەوەی و مافە مرۆیەکانی خەڵک. زۆر سپاس بۆ دکتۆر ئەمە ڕەنگێنەی مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.